نادادی لە کەیسەکەی کوێخادێریندا. ڕۆژنامەنووس سەردەش حەمە ساڵح نووسیویەتی دەوترێ کوێخادێرین دەستدرێژی کردۆتە سەر بازرگانێک دەربەدەر کرا و ماڵ و باخی تەقێنرایەوە و تەختی زەوی کرا. ئەیوانەی چەندین ساڵە دەستدرێژی دەکەنە سەر میلەت و ژێر زەوی و سەرزەویان تاڵان دەکەن دەبێت چیان لێ بکرێت. بەش بە حاڵی خۆم یاساناس نیم، بەڵام ئەوەی بەرامبەر بە کوێخەکەی عوزێری کرا پێشێلکردنی یاسایە، چونکە کوێخادێرین تۆمەتبارە نەک تاوانبار. ئەگەر دادگاکان ئێرە وەک سەردەمی باس بڕیاریاندا بێ ئەوە شتێکی ترە، بەڵام لە هەموو حاڵەتێکدا ماڵ و مڵک نابێ بۆ جۆرە مامەڵەی لەگەڵدا بکرێت. لە خراپترین حاڵەتدا دەبێتە موڵکی دەوڵەت. داڕوخاندن و داتەپاندن پیشەی داگیرکەرانە. زیادەڕۆیی هەیە، شارەوانی بڕیاری لەسەر داوە کە زیادەڕۆییە، بەڵام ساڵانێکە تا ئێستا نەڕووخێنراوە و بە دوای چارەسەری یاسایی ئەوەن بۆی کەچیەوەی ئەو کوێخایە لە شەو ڕۆژێکدا بەهۆی ئەوەی ویستێک و مەبەستێکی سیاسی لە پشت بوو تەقێنرایەوە. زیاتر لە 12 ڕۆژ بوو و ڕووداوە قەوما بوو. بۆچی دەستگیر نەکرا یان بابەتەکە مامەڵەی تیا بوو؟ واز لەوەش بێنن وایە بابەتەکە لەسەر بریندارکردنی بازرگانێکە. لا بەرامبەر بریندارکردنی کەسێکدا حیزبێکی دەسەڵاتدار 2 ڕۆژە بە شۆفڵ و تێنتی خەریکی کاولکردنی موڵک و ماڵی تۆمەتبارە. تێنەگەیشتم لا بەرامبەر ڕووداوێکی وادا ئەو جۆرە مامەڵەکردنا چی بوو؟ ئەو بە شەیتانکردنە چی بوو؟ ئەو حەملە گەورەیە چی بوو؟ لە کاتێکدا خەڵک دەکوژرێ و هیچ گوێی پێ نادرێ. هەر هەمان ڕۆژ 2 گەنجی بازرگانی عەرەب لە سلێمانی کوژران و دوانسیانێکیش بریندار کران، نەباسکرا و نامیکانۆیەکیش ڕوخێنرا. تەنانەت حیزبەکەی ئامادەنیە ڕادەستی دادگای بکات. ئەو ڕۆژنامەنووسا دەشڵێ دەگەرچی بەندا بۆ بەگشتدا چوونەوەی دەستدرێژی دەستخۆشیم لە سەرۆکیەکێتی کردووە بە مەرجەی گشتگیر بێ و بۆ هەمووان پەیڕۆ بکرێ، بەڵام نادادی هەیە لەم بابەتەدا. ئەگەر بابەتەکە سەرانەیە ئەوە ئەوەی کوێخادێرین هیچ نییە لە چاوسەرانەکانیان چەند ساڵەدا. گەر مەسەلەکە تەجاوزە ئەوە دیسانەوەی کوێخادێرین هیچ نییە لە چاو تەجاوزکردنیان چەند ساڵەدا کە کراونەتە سەر موڵکی گشتی. ئەگەر مەسەلە شتەقەکردنا ئەوە پیاوەکانی دێرین کوڕێکیان بریندار کردووە، بەڵام چەندین دۆسێ کوشتن ڕوودەدەن و دیزە بە دەرخۆنە دەکرێن. بۆیان چیرۆکی ڕووداوی دەربەدەر و خاپورکردنەی بەرامبەر بە دێرین ئەوە نەبوو دەرخواردی خەڵکدرا. بابەتەکە قسەی زۆر لەسرە، بەڵام زۆر نابات ڕاستیەکان ئاشکرا دەبن. بە شێو گشتەکەی ئەمە لەگەڵ سزاین بۆ هەموو دەستدرێژی و تاوانێک، تەنانەت لەگەڵەوەی دێرینیش سزا بدرێ بارتەقای تاوانەکەی بۆ ئەوەی کەس زاتیەوەی نەبێ کاری وەها بکات. بەڵام ئەمە دەبێت حکوومەت و لایەنی پەیوەندیدار پێی هەستێت، نەک شەخص و حیزب، نەک بە دووبارەکردنەوەی ئەو دیمەنانەی لە هەشتاکاندا دەمانبینی با بڕیاری منەزەمەی باعث یان دایرەی ئەمن. شۆفڵ ماڵە پێشمەرگەی دەڕوخاند و دانیشتوانەکەی دەربەدەر دەکرد بێوەی خێزانەکە هیچ تاوانێکیان کرد بێت، چونکە دوجار گشتەوانە دەچێتە قاڵوی پاکتاوکردن و تەسفیەی حیزبیەوە و دیکتاتۆری بەرهەم دێنێت. ئێمەش خوێنمان زۆر ڕشت و قوربانیمان زۆردا هەتا دیکتاتۆرێکمان لابرد. ئێستا ناچارنین بەدەستی خۆمان دیکتاتۆر دروست بکەینەوە. لە کۆتایی بابەتەکەیدا سەردەش حەمە ساڵح دەڵێت ئەمە مژدەیەکی تاڵە کە ڕای دەگەێنم. ئێمە سەرقاڵی دروستکردنی دیکتاتۆرین، ئێستا لە نیوەی بوونیادنانی دیکتاتۆرەکە داین. کورد دەڵێ زەرەر لە نیوەی بگەڕێتەوە باشترە. ئێستاش کات ماوە دەست هەڵگرین و نەبینە کرێکاری دروستکردنەکە.